میر کوڕێکی زۆر بە ئەخلاقە، سفەت و ئەخلاقی داچی هەر نەگرتیە. من زۆر بەهەڵە لە میری گەیشت بووم. با تەلەفۆنێکی لۆ بکەم، با نەڵێ ئامۆزاکەم هیچ لێی نەپرسیمەوە. بەرە کاک نەجات. کاکە میر باشی جانەکەم. باشم سپاس دەکەم. کاکە میر، ئەگەر غەریبێداکت دەکای دەتوانی سەفەر بکەی بگەڕێتەوە. ئەمێن ئاشنای کچم دەیمە لای باوکت، با ماوە خزمەتی بکات. باش نییە؟ نا کاک نەجات، دەست خۆش بێ. داکەم هاتیتەوە. ئەلۆ 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 ئاشنا، کچم ئاشنا، کچم ئاشنا. بەڵە باوکە چی بووە؟ کچی ئاشنا بوومە لەرزە بوویدا، بوومە لەرزە. بوومە لەرزەی چی باوکە جا؟ کچێ کارە ساتەکە دەستی پێ کرد. ئەی کارەساتە چی باسی چیەکەیت؟ کچێ سەمیرە بە ملیشکای گەڕاوە. ئیجا بابێتەوە بەخێر بێتەوە، ئەوە کەی کێشەی ئێمەیە. کچێ ئەوە ڕیسەکەی لەمە کردەوە خوری، هەمووی تێکدا. ڕیستی چی و خوری چی تێناگەم. تو کەینێ تێدەکەی، نازانمە تو کەینی تێگەشتی. دەهەستە با بڕۆ ئێستا. ئێ بچین بۆ کوێ باوکە جیانە؟ چینە لای ماری فارسی ئامۆزام. ئێ بۆچی بچین بۆ ئەوێ؟ کچێ سەمیرە بە ملیشکای هاتەوە. کچێ دەهەستە ئەتۆ چکۆچکە لە چێ دەهەستە دەی؟ باشە باشە. سەمیرە خان بەخێر بێەوە. خۆش بێ. ئەنگۆ ڕۆژتان دەژمارد حتا سەرۆت و سامانی فارسی داگیرکەن. بەس خوا خۆشی دەوێت. تەمەنی درێژ دەکا و ژیانی پێدەدات. دا وەختی قسانە نییە. ئەتو بە چاو ڕووکاتیەوە ئێرە چی خراپ نما بۆ پیاوەی نەکەی. ئەمن یانەنگۆ لەبیرت چوو ئەمە ژیانەکی گەلە خۆش دەژیان لەگەر فارسی. بەس ئەتوو ژنت فەیرۆز لەبیرتان چوو چەندتان بوختان پێ کردین و چەندتان کێشە لە بۆمان دروست کرد هەتاوەم لێ هات. بە فارسی بڕێم کە ئێرە بەجێ بێڵین و بڕۆین. بەڵام فارس بە قسەمی نەکرد، هەر لە ژێر تەسیراتی تونگۆ بوو. بەسە 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 ببڕەوە بابەجان ببڕەوە. بەس نییە بەس نییە چیدی هێدا قسەی بکە. هەتا ئەو ڕۆژەی هەتا چیدا قسەی بکە دەی؟ هەتا نەجات توای لێ هات خوشکەکەی پێشکەشی بابت کرد. ئامۆزا ئەو قسانەی داکەم دەیکا ڕاستە؟ ئامۆزا داکەم زۆر باسی تیلۆ کردم. بەزە من گوتم مامۆزایی بابمە و لە خینی بابمە بڕواناکەم زەربەی لێ بدە. قسەی بکە ئامۆزا بزانم ئەو قسانە ڕاستە. کوڕم ڕاستە با قسەکانم تەواو بکەم. هەتاوام لێ هات سەری خۆم هەڵگرم و دەستی تو بگرم و بڕۆم. ئەوجا لە دوای 2 مانگ تەلاقنامەکەی لە بۆ ناردم. خوا حەقیمەت لێ بکا نەجات، یا ڕەبی خوا حەقیمەت لێ بکا نەجات کە ئەو هەمارت لە من تێکدا نەجات. کاک نەجات قسەی بکە. ئەو قسانەی دایکم دەیکا ڕاستە. ئەتوو بوتیانیمە تێکدا قسەی بکە. ڕاستە میر، خوایە خوا حەقمان بکە یا ڕەبی. خوا بە زیادەوە تۆڵی تو لێ کردینەوە. خێزانەکەم بە کارەساتی سیارەی مرد، خوشکەکەشم تووشی نەخۆشی بوو، ئەویش نەیتوانی مێردبە و پیاوەی بکە. ئەو پیاوشە تووشی نەخۆشی زەهایمەر بوو. سەمیرە خان، ئەتو ئینسانێکی زۆر پاک و بێگەرد بووی. دەمویست لەو ماڵێ ڕەشت بکەم و دەرت بکەم، بەڵام نەمتوانی. نا ئەرێ بەسە بەستە باش لە بابەتەی بینن بێشکم تەقی. کو نەتوانی ئەدی تەلاق نەدرام؟ نا یعنی چ؟ یعنی چینە؟ نەخێر، ئەو تەلاقنامەی ئەم ڕەوانم کرد تەزویر بوو. یعنی من تەلاق نەدرام؟ نەخێر. نەخێر تەلاق نەدرای. یعنی چی نەخێر؟ ئەو تەلاقنامەی ئەم ڕەوانم کرد تەزویر بوو. تەزویر؟ فارس ئاگای لە هیچ نییە.
ئەوەی کردم هەمووی ئەمن بووم. ئەوم بۆ چ هەبوو؟ ئەوە چ هەبوو لەم کۆ؟ آخر کاک نەجات پێم بڵێ بەس لەبەر سەرۆت و سامان هەموو شتەکرد لەمە کرد. نەفەکرت لە من نە لە ئامۆزایەکەت نە لە داکەم لە سێ مرۆڤ نەکردەوە. کچم هەستە با بڕۆی. من خراپترین پیاوی سەر ئەو زەمینەم. ئەو کارە ساتەم لەو مارەی دروست کرد لە پێناوی سەرۆت و سامان. داوا لێبردن دەکەم سەمیرە خان، زۆر داوا لێبردن دەکەم. داوای لێبوردن تازە چارە هیچ ناکات. من هەڵە بوو. فارس